خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگی ئیمانیەکەین کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە، تەنانەت پەیوەندی بە دوا ڕۆژمانەوە هەیە. توانین بڵین لەسەر ئەم بابەتە توانین ئێمە دوا ڕۆژی خۆمان لە قیامەتە لەسەر ئەم بابەتە بنیاد بنین. ئەویش ڕێگەکانی دوورکەوتنەوەیە لە گوناه و تاوان. بێگومان ئادەمیزاد فریشتە نییە، تاوانەکات، گوناهی ژەکات، سەرپێچی ژەکات، بێ ئەمری خۆی پەروەردگاری شەکا. بەڵام خۆی پەروەردگار ئەو جۆرە عەبدانەی خۆشەوێ کە تاوانێکەکەن ئەکەونە ناو تاوانێکەوە، هەڵبەت بە ئەم قەست نایە کە ئەکەونە تاوانێکەوە زوو پەشێمانە بنەوە، تەوبەی لێکەن و جاریکە دووبارەی ناکەنەوە، نەک بە بەردەوام ببێتە پیشە و ئەوی کە ئەوترێ ینی سەد گوناح و یەک تەوبە. نا، ئەو بەو شێوازە نییە. بەرحاڵ ئێمە ئەمڕۆ باس لەم بابەتە گرنگاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەمیل عوسمان بانخواست کە لە ستۆدیۆ بەڕێزیان بە سوپاسەوە ئامادە. مامۆستا جان بەخێر بیت. با لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەین مامۆستا. ئەکرێ ئێمەی ئادەمی زاد، ئێمەی مرۆڤەکان کە باوەڕداریشین، ئیمانداریشین، گوناه نەکەین، شتیوا ینی ئەکرێ ئەگونجێ؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سڵاو بۆ سەر پێغەمبەر و ئال و یارانی تا ڕۆژی دوای. سڵاو لە جەنابتان، لە بینەرانی خۆشەویستی کەناڵە بەڕێزەکەتان. هەر جەناب لە پێشەکی ئەوت فەرموو کە مرۆڤ فریشتە نییە. مرۆڤ نە فریشتەیە معسووم بێ، نە پێغەمبەرە معسووم بێ، نە شەیطانیشە. کەواتە مرۆڤ هەم معەڕەزە بۆی هەڵە بکە بۆ ئەوەی ئینسانێکی باش بێ و باڵا بکە بەرەو جیهانی بەراعەت و جوانی. لە ڕاستیە وەک چۆن ڕێگایەک هەیە بۆ نزیک بوونەوە لە خوای گەورە، ئەوش ڕێگای بەندایەتیە، ڕێگای تەقوا و ئیمانە. ڕێگایەکیش هەیە بۆ دوورکەوتنەوە لە خوا، ئەویش ڕێگای گوناح و معسیەتە. بەڵێ مرۆڤ گوناهەکە دوورەکەوێتەوە. کەسێک بە سارا و بیابانێکە ئەڕوات، ڕێگایەکی زۆرە بڕێ. کەسێک دەلیلێک لەو سێ ڕێ پێڵی تۆ بە هەڵە هاتووی پێویستە گەڕێیتەوە. هەتەنها ئاوردانەوە گەڕانەوە بەسە بۆی بڵێم ئینسانن گەڕاوەتەوە، ڕێگە هەڵەکەی تێپەڕاندووە، ڕێگە ڕاستەکەی دۆزیوەتەوە. ئیتر ئەگاتەوە مەنزڵیان ناگاتەوە بابەتێکی ترە. دەڕاستیا بەر لێ بچین ناو جەوهەر و قوڵای بابەتەکە و حەزەکەم لە خزمەتی ئێوە بینەرانی ئەزیزی کەناڵەکەتانە ئەوە بڵێم چەند پۆلێک کارێک هەیە بۆ گوناح. هەندێکیان لە ڕووی فیقهەوە گوناح یان گەورە یان بچووکە، وەنیە گوناحە گەورەکان تەبیعی ئەوانن کە سزا و هەڕەشان لەسەر هاتووە لە قورئانی پیرۆزە، چ لە دنیادا سزایان بۆ دیاریکراوە یاخود لە قیامەتە هەڕەشی لەسەر هاتووە، وەکو بابەتەکانی دزیکردن و قەتڵ و فاحیشە و ئەو شتانە. چ گوناهانێک هەن بچووکن، ئەوەی کە مرۆڤ نەزەرێ غەیبەتێک ئەفو شتێکی ئەوە بچوو بکە، ئەمانە وەکو خوا ئەفەرمێ ئەگەر ئێوە لە گوناهە گەورەکان خۆپارێزن، خوا لە بچووکەکان خۆشە بێ. ئین تەجتەنیبوا کەبائیڕ ما تنهون عنه نکفر عنکم سەیئاتیکم. ئەی گوناهە گەورەکان خوا بەچی لێی خۆشە بێ؟ خوای گەورە بە تەوبە لێی خۆشە بێ، بە گەڕانەوە کە تۆ لێی پەشیمان بی، کە تۆ نەیکەیتەوە هەر لە حەزەیە بیرکەوتەوە حەسرەتی پێ بکێشی. پۆلێنکارێکی تر هەیە بۆ گوناح لە ڕووی عیرفانەوە، ئەوی شەوەیە گوناح یا گوناحی جەسەدە، یا گوناحی نەفسە، و یا گوناحی دڵە. گوناحە جەسەدیەکان ئەو گوناهانن کە تۆ بە جەستە ئەنجامیان ئەدەیت. کابرای خوێنە ڕێژەیە، کابرا دزی ماڵی خەڵکە کاتێکە پێیانەوترە گوناحی جەستە. گوناحانێک هەن نەفسی تۆ ئەنجامی ئەدا، وەکو حەسادەت و کیبر و ئەنانیەت و ڕق و کین و بغز. ئەم گوناهانە زۆر قورسن، واسێنا لێشیان زۆر قورسە. وەک عارفانە فەرمن واسێنا لە گوناهەکانی جەستە ئاسانترە تا لە گوناهەکانی نەفس. حەسادەت گوناهێکی زۆر گەورەیە، بەڵام مەردی مەیدانی ئێوە واز لە گوناحی حەسودی بێنێت. یعنی ئەوەی کە من حەسودی نەبم بە تۆ، ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ تۆش پێم خۆش بێت، غیرەم نەبێت، کیبرم نەبێت، خاکی بم. بەڕاستی گوناهەکانی نەفس ئینسان بەخۆی نازانێت لە نەفسی خۆیدا بتێکی داتاشیوە. بەڕاستی ئیتر کەس ناچێت بتپەرستێت، بد لە بەردوودا دروست ناکە. ئەوە ڕۆی خەڵکانێک هاتوون تەعزە باسی بتپەرستی و کەس لە ئومەتی محەممەدا صلی الله علیه وسلم مەحاڵە قەبرێ بتێپەرستی، بەڵام لێرە بتێکی گەورەی داتاشیوە لە هوبەل ترسناکترە. بەڕاستی ئەوە لە تەسکیی نەفسە کە لە قورئانە زۆر باسی تەسکی هاتووە، هەموو ئاەتەکانی دابەز کە لە مەکەدا بەزین بەس باسی تەسکیی نەفسە، چونکە تۆ هەتا تەسکیی نەفس نەکەی هیچ سەلامەت نی لە گوناهەکانی نەفس. گوناهی سێ هەموو کۆتایی گوناهی دڵە. ئەم گوناهە ئەوانەی کە ئەهلی دڵن، هەر کەسێ مەحەبەت و خۆشەویستی بۆ کەسێک بۆ شتێک لە غێری خوا زیاتر بێ، ئەوە تووشی ئەو گوناهە بووە. تەنانەت وەکو عارفانە فەرمن پێغەمبەرانیش سەلامی خوایان لێبێ لە گوناهی دڵ معسووم نەبوون.
پێغەمبەرانیش ئەوەتانە ئیبراهیم بەدەست مەحەبەت و خۆشەویستی ئیسماعیلەوە گرفتارە وەنیە بۆیە خوای گەورە فەرمێ ئەبێ کوڕەکەت سەر بڕی بۆ من یعنی ئەوە نەسەری کوڕەکەت جیاکەیتەوە لە لاشە یعنی مەحەبەت و عشقی ئیسماعیل کە بە قوربانی مەحەبەت و عشقی من بزانم ئەتوانی کاتێک کە ئامادە بوو کوڕەکەی سەر بڕێەوە کوڕەکەشی ئامادە بوو بڵێ یا ئەبەتی ئیفعەل ما تؤمەر ئەوە بوو فەرمی خوای گەورە نا ئیتر تەواو کاریتەوە تەواو بوو تۆ سلمادت کە خوا زیاتر خۆشەوێ لە کوڕەکەت یعقوب بەدەستی یوسفەوە ئەناڵێنێ پێغەمبەری ئێمە خەدیجەی خێزانی زۆر خۆشویستوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو تاڵیبی خۆشویستە کە مامی بووە کە پشت و پەنای بووە کوڕێکی بوو ناوی ئیبراهیم بووە زۆری خۆشویستە خوا هەمووم حەبیبانی لێسەنێتەوە بۆ ئەوەی ڕووی دڵی ئەو تەنها خودا بێ بۆ ئەوەی قیبلەی دڵی ئینسان تەنها خودا بێ ئێمە سێ قیبلەمان هەیە بۆی نزیک بینەوە لەخوا تۆ کاتێک نوێژەکەی قیبلەی من و تۆ کەعبەی پیرۆزە کەعبەی مشەڕەفە تۆ کاتێک دوعاکەی قیبلەی دەستەکانت ئاسمانە تۆ کاتێک لەگەڵ خوا ڕازونیازەکەی ئەبێ قیبلەی دڵت تەنها خوا بێ بۆی خوا فەرمی ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله ئێمە باسی ئەوەکەین ئەم جۆرە پۆلێنکاری هەیە بۆ گوناح جا لە خزمەت تامێ شتێ بڵێم پۆلێنکارێکی تریش هەیە بۆ گوناح هەیە گەورەیە گوناح هەیە بچووکە ئەومان وت گوناح هەیە ظاهرە گوناح هەیە باتنە گوناحانێکن هەر کە ئەنجاممان دە خەڵک پێمانەزانێ ئەمە گوناحانێک هەن بەس خوا پێمانەزانێ ئەمان بابەتی نەفسە بەڕاستی ئەم بابەتە ئەبێ لەم سەردەمە زوروفا ئێمە زۆر کاری لەسەرکەین هەر ئینسانێک نەتوانێت تەسکەی نەفسی خۆیکان ناتوانێت خاوەن دڵێکی پاک و بێگرد بێ هەر کەسێ بەدڵێکی پاک و بێگردەوە نەچێتەوە حزوری خۆ ناچێتە بەهشت إلا من أتى الله بقلب سليم کێ قەلبی سەلیمە کەسێک لە مەیدان و معرەکەی جەنگی نەفسا سەرکەوتوو بێ بەڕاستی یعنی ئەوە نەتۆ گوناح نەکەی یعنی بتوانی شەڕ لەگەڵ ئەم نەفساکەی بە تعبیرەکە ئیمامی عەلی فەرمێ پاڵەوان و کەسەیە دەرەقەتی نەفسی خۆی بێ ئەفەرمێ تۆ دەرەقەتی نەفسی خۆت ناری باسی هیچی تر مەکە زۆر باش مامۆستا لە کاتێکدا ئێمە دەزانین کە کاتێک گوناح دەکەین تا سزام ئەدرێن یاخود کاتێک تاوانێک ئەنجام دەدرین خۆی گەورە سزامان ئەدات لەسەر ئەو تاوانەی کە ئەنجاممان داوە باشە هۆکار چییە کە ئێمە گوناح و تاوان ئەنجام دەین لە کاتێکدا دەزانین لە بارانبەریدا سزا هەیە هۆکار چییە کە ئێمە گوناح ئەنجام ئەدەین لە بەرامبەردا کە دەزانین سزا هەیە خۆی لە ڕاستیە ئەو کەسانێک کە گوناح ئەنجام بدەن ئەتوانین بڵێن دوو جۆرن کەسانێک هەن بە عەمدی گوناح ئەنجام بدەن کەسانێک هەن شەهوەت و حەز گوناحیان پێ ئەنجامەدا بەڕاستی ئەو کەسانەی کەوا لە ڕێگەی حەزەکانەوە تووشی گوناح بن جیاواز لەو کەسانی هەر بە عەمدی گوناح ئەنجام بدەن خی گەورە لە قورئانە باسی دوو جۆر گوناحەکە باسی منکەرەکە باسی فاحیشەکە گوناحەکەی ناوی فاحیشەی ئەگەر ئینسانێک ئەنجامیدا سوننەت وایە تۆ بۆی بپۆشتی سەتریکەی هاوکار و دەستباری بیوازی لێبێنێ گوناحەکەی ئەگەر ئەنجامدرا عەمدیە نابێت لێ خۆشبوونەوە خەڵکا جاڕی بۆ بدەیت گوناحی فاحیشە گوناحە شەخسیەکانن کەسێک بینی خۆی خوا گوناحی کردووە ئەمە منکر ئەوەیە کە خەساری لە من و تۆ داوە ماڵی تۆی خواردووە لە بازاڕا غەش ئەکا فڕوفێڵەکە درۆ ئەکا خی گەورە ئەفەرمی ئەگەر منکرتان بینی لێی خۆشمە بن پێغەمبەری خوا فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه يعني ئەو پەیوەندی بە ژیانی خەڵکە ئەم گوناحە زۆر گەورەیە ئەم جۆرە گوناحە عەمدیە بەڕاستی ئینسان زۆر پێی گوناهبارە بێت چونکە ما پەیوەندی بە مافی من و تۆ هەیە پەیوەندی بە مافی ئینسانەکانەوە هەیە تۆ دوو عیلاقەت هەیە عیلاقەیەک لەگەڵ خوددادا عیلاقەیەک لەگەڵ خەڵکی خوددادا بینی خۆت و خوا هەرچێکت کردو داوا لە خوا کە لێت خۆش بێ خوا بووی سەتر کردی خۆش و سەتریکە و پێغەمبەر عولەما ئەفەرمن ئەگەر کەسێکت بینی تەنانەت فاحیشەی حورمەتم هێڵە ڕووی جەنابتان و بینەرانە زیناشی کرد شاهیدەکانیش ئامادەم و سنت وایە بۆی بپۆشن سنت وایە بۆی پۆشن باشە بەڵام ئەفەرمن ئەگەر کەسێک منکەری کرد لە بازاڕا پێغەمبەری خواست درودی خوا لێسەر بێ کابرای بینی و غەشی کردووە شیری فرۆشت و ئاوی تێ کردووە گەنمی فرۆشتووە تەڕ بووە نازانم چی ئەو هەموو گەندەڵی و خراپی قۆڕخکاری ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە لە هەر کوێی سەرزەویدا هەیە ئەگەر من و تۆ لێ بێدەنگ بین من و تۆ ئەبینە دەستباری تاوانبار لەبەرەوە باسی بۆ وەڵامەکەی جەنابەت ئینسان هۆکار چه گوناهەکە طبعا مرۆڤ دوو دوژمنی سەرەکی هەیە لە ژیانی خۆیان دوور نەکەوێتەوە دوژمنی یەکەمی تۆ شەیطانە دوژمنی دۆ بە نەفسی خۆتە ئێمە لە ماڵەوە گرفتین لە دەرەوە چین شەڕەکەین ئێمە لە ماڵ خۆمانە شتەکەمان لێون بۆ لەدا حەوشە بۆ یەگەڕنا ئینسانە بێ لە نەفسی خۆی دەست پێ بکە هۆکارەکە نەفسە جا مەولانای ڕۆمی شتێکی خۆش هەیە عەفوم کەن سعدی شیرازی لە دیوانەکەی ئەفەرمێ کابرایەک لەو کوێستانێکی وەکو ئەو مەملەکەتی هەورامانە
ئەژدیهایە کە گرەی لە وەرزی کڕێ و بەفر و بارانە ئەژدیها کە سڕە لە وەرزی زستانە ئەیدا بە کۆڵیا و ئەیبا لە شار ئەیفرۆشێ ئەیبا بۆ بەغداد گەرمە لەوێ ئەژدیهاکە سڕی تەزویانی دەرەچێت و ئەیدا بە کابراوە ئەیخوات و ئەیکوژێ نمونەی ئەنێتەوە ئەفەرمێت تۆ نەفست سڕە باوەڕی پێ مەکە کە چاکە باوەڕی پێ مەکە کە مطمئین مەبەلی هەش کاتێک تەزویانی دەرچوو وەکو ئەوەژدیها ئەتخوا جاڵە ناخی هەر ئینسانێکە ئەوەژدیهایەک هەیە مەبەستی پێی نەفسەش بهێنێ بە ئەژدیهاکە مادام نەفسی تۆ لێرە تەسکیە نەکراوە ئەیترەوە هۆکارە بۆ ئەوەی گوناح بکرێت تاکە هۆکار بۆ ئەوەی ئینسان گوناهنەکە ئەبێ ئێستا ئینسان بەچی جەستەی بەهێزە بێ بە وەرزشکردن بە هەمان شێوە ڕۆح و نەفسی ئینسانیش وەرزشی خۆی هەیە مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەردەمی ئێمەدایە یەکێک لەو وێزگانەی ئینسان دەتوانێت وەرزشێکی باشی دەرونی چیا بکە ئێمە کاتێ بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوە نییە عەزیەتی خۆمان بین نا بۆ ئەوەی وەرزشکەین یەخۆ کەسێکیش ئەچێتە ساحە و یاری ئەکا ئەڕواتە گۆڕەپانی وەرزشکردنەوە بۆ ئەوە نییە تعزیبی خۆی با تعزیبی جەستەی با ئەسڵەن بۆ ئەوەی جەستەی بەهێزکە وەک چۆن جەستەی ئێمە بە وەرزشکردن بەهێزە بێ ڕۆحی ئێمە و نەفس و دەرونی ئێمەش بە تەسکەی نەفس بەهێزە بێت مامۆستا بەڕێز باست لە دوو جۆری گوناه کرد ئەوانەی کە علەنین ئاشکران خەڵکی بینێ ئەوانەی کە تاوانێکە لە بینی بەندە و خوایە بەس ئەو دوانە ئیسانن تا چەند بەتایبەت ئەمە لە گەنجانە ئەمە هەیە مامۆستانی زۆر جار خۆیان بە پاڵەوانەکەن یاوە خۆیان وەکو با بڵین بەتەڵ فلیمێکێتە پێشچاو کاتێک کە تاوانێک ئەنجامەدەن لەگەڵ هاوڕێکانیانە وەکو بڵی شێریەکەن باسیەکەن یا تەنانەت خوا پەنامان بە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی ئەکرێ وەکو بڵی بە بازاڕەکرێ تا چەند ئەم گوناحە کە لە نێوان بەندە و خوایە ئاشکراکردنی و خۆ بە پاڵەوانکردنی و خۆ بە ئەکتەرزانینی پێوەی ینی گوناهەکەت چەند قەت لەسەر خراپ ببێتەوە وەڵا ئەوەی کە تۆ ئەفەرمیت هەمومان دەرکمان کردووە بەڕاستی لە جیهانی سۆشال میدیا ئەو جیهانە وەهمیە ئەو فەزا مەجازی کە خوڵقاوە ئەوەندەی دەستبار بوو ئەوەندەی خەڵک ڕووە خراپەکەی بەکارهێناوە ڕووە سلبیەکەی بەکارهێناوە کەڵک لێ وەرگرتووە ڕوو ئیجابیەکەی نەبوو بەداخەوە طبعاً بەر لەوەی بچین ناوەردەکاری ئەو پێغەمبەری خوا ئافەرمێ درودی خوا لەسەر بێ خوا لە هەموو گوناهبارێ خۆشە بێ إلا المجاهرون يغفر الله لكل ذنب إلا المجاهرون یا وەکو پێغەمبەری خوا ئافەرمێ خوا لە هەموو کەس خۆشە بێ تەنها ئەوانە دەبێت کەوا گوناحەکان ئاشکراکەن ئەفەرمێ لە بێدەنگی و تەنها یا گوناهەکەن لە قرەباڵغیە ئاشکرایەکەن بۆ خەڵک خوا سەتری ئەکا بووی خۆی سەتری ناکا بۆ خۆی هەر کەس شانازی کا بە گوناهەوە بەڕاستی ئیتر ئەمە قابل ئەوە نیە خوا لێی خۆش بێ بۆ چونکە دەستبارە بۆی خەڵکی تریش چاولۆکە وەکو جەنابت ئەفەرمی ئەمڕۆ خەڵک توش نەخۆشێکی زۆر گەورە بۆ بەڕاستی خەڵک فێری نمایش بووە خەڵک خوارد نەخوا نمایشەکات ئەچێتە دەرەوە یعنی قسەی تایبەتی بینی خۆی و خێزانەکەی قسەی تایبەتی ناو خانەوادە کۆمەڵێشت هەیە کە هەر ئەخلاقیان عیبە باسکردنی ئەگەر چی مباحش بێ چ جای ئەوەی تۆ بچی حرام باسکەی بۆ خەڵکی نەخۆشیێکی زۆر گەورەی دەرونی و خەڵکە تووشی بووە شتێگەی پێوترێ حوبی زهور ئێمە بیستمانە خەڵک شتی جوان و ئاشکراکە جەنابەت خوای گەورە کۆمەڵێ تایبەتمەندی پێداوی کۆمەڵێک نیعمەتی بەسەرا ڕشتووی ئەگەر چی باش نییە ئەمانە بۆ ڕوژێنی ئەگەر باسیشیکەی پێ عیبار نابی ئێستا خەڵک هاتوو عیبەکانی خۆی باسەکات و کەشفەکات بەڕاستی ئەمە نەخۆشیێکی دەرونیە بەر لەوەی لە ڕووی شەرعەوە قسەی لێ بکرێ ئەبێ لە ڕووی دەرونی و ئەخلاقی ئەم بابەتە مامەڵی لەگەڵا بکرێ تۆ وەکو نەخۆش تماشای خەڵکە بکەی ینی مامۆستا با من دەڵێ نوقتە بخینە سەر پید لەم بابەتەیە ینی لەناو گەنجانە بۆ نمونە خوا پەنامان با تووشی تاوانێکی گەورە بووە تووشی فاحشەیەک بوو لەگەڵ ئافرەتێک ینی زۆر یەت بە وەکو بڵی شتێکی زۆر مهمی کرد بێ لای گەنجەکانی هاوڕێی باسیەکە چۆن ئەم تاوانی ئەنجام ماوە چۆن چی کردو چی نەکردو چۆن ڕۆشتون چۆن ینی بەڕاستی ئەمە هەم ئەبێتە مایی ئەوەی کە ئەو گەنجانی تریش بەلا ڕێابەرێ هەم ئەم خۆ بە بەتەڵکردن و خۆ مهمزانین بەم گوناحەوە ینی ئەوەی تر قوڕەکە بەسەرم کەسەیە بەڵێ ئەمە ئەزانی چۆنە ئوستاز بەڕاستی تەنها ئەوان تاوانبار نین خەڵکانێکیشن بازار بۆمانە خۆشەکەن ئەوە خەتای من و تۆیە لایەکی و کۆی من بۆ خەڵکانە ئەنووسین کەوا خوان زۆر ڕەزیلن لەناو کۆمەڵگا زۆر بێم حرمەتم هەیە ڕووی دەم لە کەس نەبێ ئیتر بۆ خۆی دیارەکێ خەریکی شتانەیە کێ خەریکی بێماناکردنی ژیانە کێ خەریکی بێماناکردنی ئینسانە بە تایبەت ئافرەت شکۆیەکی هەیە لە ئیسلامە ئافرەت چەندە جوانە ئافرەت چەندە مقدسە ئافرەت بەڕاستی پێگەیەکی هەیە هەم دایکمانە هەم کچمانە هەم خوشکمانە هەم خێزانمانە هەم نیوەی کۆمەڵگایە و دایکی نیوەکەی تریشێتی
هاتون ئافرەتیان کردو بە کاڵای بازرگانین ڕووی دەمم لە ئافرەتی باش و چاک نەبێت لە بینەرانی ئەوە نەبێ ئافرەت لە ڕوانینی هەنێ مرۆڤی نەخۆشە تەوالیتە بۆ خۆشیان تەوالیتن حاشا حازرێ و کەسانە لەبەرەوە هەر بەو چاوە بۆ بەرامبەرەکیان ئەڕوانن هاتووە تاوانێکی کردووە نمایشی ئەکا خەڵی بازاڕیان بۆ گەرمەکە بۆ پێ دوای ئەو کەسەی کەوا تەرویجی پێئەدا هەر ئەوانن کە باس دەکرێت ئەوەی کە لایەکی کۆمنتی بۆکە ئەوەی کەوا لە سەریان ئەخوێنێ هەر کۆمنت نووسینێکی تۆ بۆ ئەو بە خراپەش جاوی بیتەوە زەمیشێکی خراپت کردووە ئێستا کۆمەڵێ پێیا بوو بە ناوی ئیلحادیەوە بۆ نمونە ومان درۆکن بۆ شەڵای ئیلحادیش بوونایە بەس حاشا حاز لەگەڵەوە شا درۆکن هەنێکیان بۆ وی لە ئەوروپا فیزە و نازام لە جوشتیان دەستکەوێ هەنێکیان بازرگانی پێوەکەن کۆمەڵێ مسلمانی کاڵفام ئەوە چین لەگەڵیان شەڕەکەن بەڕاستی تۆ بازاڕی ئەو خۆشەکەی ئەوەش لە هەرێمی کوردستانە هەیە کۆمەڵێ گەنج تووشی کۆمەڵێ دەردی ئەخلاقی بوون دەردی دەرونی بوون بەمانای کلێمە بێ ئێمە بەزەیمە پیانە بێتەوە بەڕاستی ئەبێ دوعای خێریان بۆ بکەین ئەبێ بەڕاستی لە ڕێگەی خەڵکی پسپۆڕەوە بیان دوێنین پیان بڵین ئێوە نەکارەکەتان هەڵێ ئەوە کۆمەلگا بەرە وێران بوونە بن وەکو شاعیر ئەڵێ إذا كانت غراب سيد قوم فيهديهم إلى دار البواري ئەگەر قەلەڕەشە سەردار و پێشەوەی خەڵکی بێ ئەوە بەرەو وێران و کاول بوو ئەیان بات ئەمڕۆ خەڵکان لە سۆشیال میدیا بوون بە ڕەمز وایە جەنابتان باشتر ڕاگەیانکارن ئاگادار و بابەتە هەن بەڕاستی ئەوەندە بێمانان خاڵین لە هەمومانەوە بەهایەکی ئینسانیەت لە هەموو بەهاومانایەکی کورد بوون کورد لە ڕابردووە چەند جوان بووە کورد هەموو شتێکی دۆڕاندووە بە زەخلاقی نەدۆڕاندووە ئێمە شەنازی بە چێوەکی لە ڕابردووە کورد خاوەن قیەمە قیەمی کۆمەڵایەتی قیەمی خانەوادەی وەنیە قیەمی ئینسانی ئێستا ئەوانە لە سۆشیال میدیا ئەکرن بە پاڵەوان ئەمان لە پاڵی سەرماداریشان ئەمانە حرمەتمێک کچە مۆدێلەکان لە پشتی هەر کچە مۆدێلێکەوە هەر تیکتۆکێکی بێڕەوشتەوە لە ڕووی جەنابتان بەرپرسێک یا سەرمایهدارێکی بێڕەوشت خۆی حەشارداوە ئەوانە بازاڕیان گەرمەکەن کەواتە هەموو ئەوانە گوناهبارن کە دەستباریشیانن وەکو شەقی بەسری ڕەحمەتی خوای لێبێ کابرایەک خەیاتە جل بۆ سەماکەرەکانە دوورێ ئەڵێ یا شێخ من نە سەماعەکەم نەکشم سەماعەکە بەڵام جل بۆ سەماکارەکانە دوورم ئەوە من گوناهبارم وتی نا تۆ خوا لەگەڵەوانە حەشرتەکەوتی بۆ وتی ئاخر تۆ جلەکانیان بۆ دووری بۆی جوان سەمای پێوە بکەن تۆ بۆی مە دوور حەقی چێ بەسەرەوە بەڵێ مامۆستا یەکێک لە ناوەکانی خوای گەورە تەوابە خوای گەورە تۆ بەکارانی خۆش ئەوێت لە بەرامبەر گوناحەکاندا کەنجامی دەدەین تۆ بەکردن هەیە تۆ بەکردن چۆن ئەنجام ئەدرێت و مەرجەکانی تۆ بەکردن چییە؟ خۆی ڕاستیە زانایان باش ئەم بابەتیان ڕوون کردوێتەوە لە کتێبەکانی کەلام و عەقیدە و تەسکی نەفسا بەڵام هەر بە کورتی یەکەمین خاڵی تەوبەکردن ئەوەی تۆ ڕاشڵەکی نەڕوو تێ بکە لە عیرفانە تەوبە ڕوانینێکی تری بۆ هەیە لە عەقیدا ڕوانینێکی تری بۆ هەیە یەکەمین قۆناغ و یەکەمین هەنگاوی تەوبە ڕاشڵەکینە یعنی لە خزمەتی زانایە کابووم لە وتارە جومعە باسێکی عرفانی بۆ کردین فەرمووی کاتێک کە تۆ دانیشتویت لە ماڵەوە لەگەڵ ماڵەکان تا سفرە و ڕاخست و میوە و نازانم تێکڵە گۆڵە بڕۆژەشان گشتی بەسەرێک کاکەوتووە لە کتۆپڕا کەسێک لە دەرگاهدا تۆ چێکەی ئەو وڵین ئیشی تۆ نیە بڕێ دەرگاکەیتەوە بووی وانە ئەو وڵین ئیشی تۆ ئەوەی خێرا شتە پیس و پۆقلەکان کۆکەیتەوە و ماڵەکە تەرتیب بکەی پشتەکە خەیتە بندیوارەکە و نازان قەنەفەکە و تاکۆتایی ئەمە ڕاستڵەکینە کاتێکش کە تۆ هەستەکەی کەسێک لە دەرگای دڵت ئەدا ئیتر دەستێکی ئیلاهیە خوددا پێت ئەڵێ فریشتەیەک ئەنێرە پێت ئەڵێ لێرەدا بوەستە تۆ گونەحباری ئەبێت تۆ بکەی ئەوڵین کاری تۆ ڕاشڵەکینە بەڕاستی دوای ئەوە چی ئەەکەیت کەشتە خراپەکانت لابر ماڵەکە ڕازێنیتەوە کە ماڵەکەت ڕازاندەوە و ژوورە دیوەخانەکەت ڕازاندە ئەو جاشی دەرگاکەی تەوڵی فەرموو بەڵام بەگشتیتەوە بە ئەوەیە ئێمە کە ڕاشڵەکین سەرەتا دوای ئەوە ئیتر پەشیمانی تەمەن مرۆڤ یەکەمین خاڵی گەڕانەوە پەشیمانیە بەڵام هەر پەشیمانی دادمان نادا ئەها مرۆڤ کاتێک کە پیر بووە ئایا کە پەشیمانە لەوەی پیر بووە سوودی هەیە بۆی گەنجە گەڕێتەوە نا بە هەمان شێوە گوناحیش کاتێک کە مرۆڤ پەشیمانە لێ بەس پەشیمانی نا ئەبێت بە دوای پەشیمانیا تۆ چی بکەیت ئەو کارە دووبارە نەکەیتەوە مەبەستمە گوناحە گەورەکانە گوناحی بچووک خوا بەڕەحمە هەر بۆ زانان دەفرن بە ئاوی دەستنێژەوە هەنێک گوناها ڕوا بەچوونە سەر بەرماڵەوە هەنێک لە گوناهەکان تەڕۆن کە سڵاو دایەوە پاکە بیتەوە ئەمما گوناحە گەورەکان دوای پەشیمانی پێویستی بە تەوبەیە تەوبە چییە؟ مەبەستمە ئەوەیە کە تۆیت ئەم کارە دووبارە نەکەیتەوە دوای ئەوە کە دووبارە نەکردەوە بەڕاستی ئیتر تۆ ئەبێ
لەجێ هەر خراپێت چاکێک ئین تەجتەنیبوا عەفو ئین الحەسەنات یذهبن السەیئات خوا ئەفەرمێ چاکەکان خراپەکان ڕائەماڵن لە ناوی ئەبەرن یا پێغەمبەری خوا ئەفەرمێ لە حەدیثەکە اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحوها وایە بە دوای خراپەدا چاکە بکە ئەیسڕێتەوە کەواتە قۆناغی سێهەمی تەوبەکردن ئەوەیە هەر کاتێک گوناهەکەم بکەوتەوە چاکیەکەم ئەگەر بە ئەستەغفیرڵڵایە بووە بە سەدەقەیە بووە جەنابەت ئەگەر پێشتر چویت گڵۆپی خەڵکت شکاند و ماڵێکە تاریک کردو لەمودا ماڵە ڕووناکەرەوە ئەگەر جنێوێکدا ڕووی دەم لێوە نەبێ بەخڵ لەمە لا وشەیەکی جوان ببەخشە بە خەڵکی ئەگەر خەڵکت برسی کرد لەمە لا هەژارەکان تێرکە هەموو ئەمانە کەواتە هەموو خراپێک لە بەرامبەر چاکەیەگەیە لە چ بوارێکە خراپەت کردو هەر لەو بوارە چاکە بکە ئەوەی ترخوای گەورە ئینشاڵڵا ئێمە خۆشە بێت ئێمە وردەوردەوەم یەک دوو خەڵکێکمان کاتمەوە مامۆستا بەپێی ئەو تەجربەی کە ینی ئێوە لەگەڵ بابەتەکە 1550 نەرمە ئەو گوناهانە کە زۆر لە ناو خەڵکیە شایعن بەربڵاون بەڵام لەوانەیە خەڵک زۆر بە ئاسانی ینی وەریان بگرێت ینی بە نمونە یەکێک لەوانەیە کە زۆر ئێستا خەڵک ئاسان بۆ تۆ لای غیبەتکردنە مەجلیس نییە غیبەتی تیانەکەین جەنابەت ئێستا ڕۆشتی من غیبەتی تۆکەم من و تۆ غیبەتی ژووری ئەو دیوەکەین بە نمونە ینی ئەمە وێنەکانی ئەمانە ئەو گوناهانە چین کە خەڵک لای ئاسانە بەڵام گەورەیامەتە زۆر لە سەرەکەوێ ئەو گوناهانن کە پێیان وتە گوناهی ئەخلاقی من ئەگەر لە خزمەتانە ئەوە بڵم لە کۆتاییە گەم لە مامۆسایەکی ئاینی بۆ ئەی وەڵڵاهی قەتڵ بکە زینا بکە ئەفۆ بکەن ئەو قسانەکەم چی بکە لەو باشترە نوێژنەکەی لای ئەم مامۆستا بەڕێزە دیندارێکی بێڕەوشت باشترە لە بێڕەوشتێکی دیندارە بەڵام ئەم بەراوردە زۆر هەڵەیە نە دیندار بێڕەوشتە نەبێ ڕەوشتیش دیندارە وایە وەک چۆن خۆر هەڵهات ڕووناکی ئەبەخشێ هەر کوێش ڕووناک بوو دیارە خۆرێکی دی هەڵهاتووە گڵۆپێک چرایەکی ئیشەکە لەبەرەوە گوناهەکان بەگشتی لە ڕووی عیرفانەوە یان ئەخلاقین یان شەرعین گوناهی شەرعی وەکو لە خزمەتانە باسم کرد بینی تۆ خوددایە کاتێ تۆ نوێژناکەی بینی خۆت و خوای وێرانەکەیت کاتێ تۆ مەشروب بەخۆی تۆ بینی خۆت و خوایە ئەو گوناهە شەرعیانە ئەوانن کە لە دینێکە حرامە بەڵام مەریژنی لە دینێکی ترە حرام بێ لای مەسیحەکان نوێژنەکردن ئاساییە مەشروب خواردن و ئاسە بەزڵام لای منی مسلمان حرامە وەکو مسلمان بەڵام هەندێک گوناهن ئەخلاقین ئەو گوناهەیە کە من تێیدا حەقی تۆ خۆم غیبە و جەنابەت فەرموود غیبەتی تۆ ئەکەم بوختان بۆ تۆ ئەکەم ماڵی تۆ ئەخۆم درۆ بەدەم تۆ هەڵدەبەستم بۆ تا کۆتایی ئەم گوناهانە ئەخلاقین خیانەتکردن گوناهی ئەخلاقیە لەبەرەوە لە ڕوئیای عیرفانە گوناهە ئەخلاقیەکان گەورەترن لە گوناهە شەرعیەکان بۆ خوا بۆ هەموو میهرەبانیە تەوبەیەک بەسە بۆی لێت خۆش بێ بەڵام ئەگەر تۆ خەمگری لە ڕۆژی قیامەتە چ زەمانە هەیە تۆ لە من خۆش بی لەبەرەوە بەڕاستی مرۆڤ ئاگای لە خۆی بێ کاتێ من دەزەبم بۆ مافی تۆ کاتێ من تەدەخل لە ژیانی تایبەتی تۆ ئاکەم کاتێ تۆ من پەلامەرگ مقدسات و کەسایەتی و کەرامەتی تۆ ئەدەم هێڵە سوورەکانم بەزاندووە وەک چۆن ئەبێ خوام خۆش بێ ئەبێ خەڵکی خواشم خۆش بێ ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک خەڵکی لە رازی بێ خواشی لە رازیە بۆ ئێوە شاهێدن ئاخر قسە لە خزمەتانە فەرمێ جەنازەیە تێپەڕی بەنێو مسلمانانە وتیان بەخوا ئینسانێکی باش بوو بەداخەوە پێغەمبەری خوا فەرمی وەجەبت دوای تۆزێک تەرمێکی تر تێپەڕی وتیان ئۆخی نەجات مابوو لە دەستی پێغەمبەری خوا فەرمی وەجەبت وتیان چی بۆ ڕەسوولی خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەمەیان خەڵک لێی رازی بوون بەهەشتی بۆ واجب بوو ئەمەیان خەڵک لێی ناڕازی بوون دۆزەخی بۆ واجب بوو ئێوە شاهدی خوان لەسەر زەویدا هەر کەس خەڵکی لە رازی بوو خودای لە رازیە هەر کەسێک خەڵک لێی ناڕازی بوو خواشی ناڕازیە زۆر سپاس بۆ مامۆستا جەمیل عوسمان بانخواست کە لەم تەورە لەگەڵمانم سپاس دەکەم مامۆستایە خۆی گەورە پاداش